ئێستا بینی جادە و ڕێگاوبانی ئەڵمانیا زۆر جوانە، بەڵام لەوانەیە نەزانن ئەو جادە و ڕێگاوبانە بۆ جوانە. هەرچی جادەی ڕئیسیە حکومەت بەخۆی چاچێکاتەوە، بەڵام هەرچی نێو کۆڵانەکانە حکومەت چاچێکاتەوە ئەیدا بە کۆمپانیا ئەبێ ئەو جیرە ئەو خەڵکی لەم کۆڵانەیە ئەبێ پارە بدەن. یعنی تۆ واجهەی خانێکە چەند مەترە، 3 مەترە، 4 مەترە، 10 مەترە، یان زاویەیە قڕ بەسەر و کەسێک کە خانووکەی لە زاویە ئەبێ لەم سەرشەوە لەو سەرشەوە چەند قیر سەرف کراوە، چەند کابل دانراوە، چەند زێرا بۆڕی بۆ دانراوە، هەرچی ئەو ئاوڕێ بۆ دانراوە، هەر هەمووی ئەکەوێتە سەر حسابی ئەو ماڵانەی کە لەو کۆڵانەدا نیشتە جێنە. بۆیە هەر وەکو معلوماتی جەنابیشتان بە ئاگادار بن، ئەو کەسانی کە خانوو ئەوێ بکڕێت ئەبێ پێش ئەوەی کە ئیمزا بکات با بچێتە لای حکوومەتی ئەو وڵاتە، با بڵێن ڕات هاوسی پیاڵێن بەلەدیە، بڵێ مەشروعتان هەیە لە فڵان کۆڵان کە بەتەمانە لە ساڵی داهاتوو یان لەم ساڵدا چاچی بکەنەوە یان نە. کامەت کرد ئەزان کە تۆ عاقڵی، بۆ چونکە ئەو زۆرێک لەو ماڵانی کە خانوو ئەفرۆشن بەشێکە ناڵم زۆری، بەڵام کە ناتوان پارەکە بدەن بەر لەوەی دەست بەو مەشروع بکرێ یەکسەر خانووکیان ئەفرۆشن، چونکە چەندین دەفتەری تێچێ، چونکە واجهەت کە زیاتر بوو بە دەفتەر پارەی تێچێ، کابراش ئەو پارەی هێشتا قەرزی خانووکەی نەداوەتەوە، ناتوانین دیسان سەر لە نوێ قەرز بکاتەوە چەند دەفتەرێشتر بۆ ئەو قیڕ و زێرابەی کە لە بەردەرگەی ماڵەکەی ئەکرێت. بۆیە خەڵکانێکی زۆر تێوەگلاون لەوە مەوزوعی نیانزانین، کاتێک کە خانەکەیان کڕیوە، دوای کە چون ناوخانەکە دوای چەند مانجێک حکومەت هەستاوە بە کۆمپانیایکی داوە ئەو گەڕەکەی با بڵێن ئەم کۆڵانی هەڵتەکاندووە، دوای حساباتێکی زۆری بواتەوە، 2 دەفتەر، 3 دەفتەر، 4 دەفتەری بواتەوە. حەقی ئەوە چییە؟ تەمان کۆڵانەکەی ماڵی ئێوەمان تعمیر کردێتەوە، ئەبێ پارەکە بدەیت. ئەمە بەشێکی زۆر لە خەڵکی ئاگادار نینە، بەڵام من لەوە ئاگادارم چونکە تۆزە لە مەسەلەی خانوبەرەیە ئاگادارم لەو مۆزوعێدا، بۆیە ئاگادار بن. بۆیە ئەبینی ئەم خزمەتگوزاری هەموو بە پارە ئاکرێت و بارێکی قورسە بەسەر میلەتەوە.